زان ئەو کاتتان باش هیوادارم لە هەر شوێنەکان ساغ و سلامەت و پێوەی بن. ئەمڕۆ ئیسرائیل هێرشێکی هەوایی کردوتە سەر ئێران کە دیارە بەرحاڵ باسی هەبوو لە مێژوش بوو لە گورجا کاگەر قماری ئیسلامی سازان نەکا ئەوە ئیسرائیل هێرشی دەکات سەرێ و ترامپ دەیگوت من حەز ناکەم و دوێنێ شەرکوتی لەوانەیە شتەکەی تێک بدەن دانوستانەکە و لەوانەیە یارمەتی پێ بدەن، بەڵام بە هەر حاڵ ئەوە لەوانەیە ئیسرائیلێدا پێمان خۆش نەدێت. ئەوە هێرشێکی هەوایی کردووە، دیارە هێرشی هەوایی ئەوانەی کە شارەزای بەرحەڵ سەربازی وشتا هەبنیان بەرحەڵ لە سیاسەت تێبگەن دەزان کە هێرشی هەوایی بە واتای داگیرکردن یا هەوڵدان بۆ داگیرکردنی وڵاتێک یا شەڕی بەرەو ڕووبوونەوە نییە. بەڵام من ڕوانگەی خۆم هەیە لەو بارەوە و ڕوانگەی منیش ئەوەیە کە ئەم هێرشە یان دەکرێت هێرشیش نەبوو بێ خودی کۆماری ئیسلامی ئەم کەسانێک کوشت بێ بە بیانوێم هێرشەوە. بۆچی؟ چونکو بەشێکە لە ڕێکەوتنی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی، بەشێکە ڕێکەوتنە نێوان ئیسرائیل و کۆماری ئیسلامی. هەروەکو دیارە دوێنێ پێدێ ترامپ ڕایگەیاند کە کۆماری ئیسلامی لە دانوستانی نێوان غەزە یا حەماس و فەلەستینیەکانیشدا دەستێت، نێوان غەزە و فەلەستینیەکان. ئەوەش بڵم کە من هیچ پێداگریەکم نییە لەسەرەوەی کە ڕوانگەکەی من 100% ڕاستە، بەڵام دەڵم کوردە گیان چەندی ڕوانگە هەیە، منش ڕوانگەی خۆم دەخەمە ڕوو، لەوانەیە ڕوانگەکەی من ڕاست بێ، 100%کیش ئەگەر ئەو ڕوانگەی من ڕاست بێ دەبێت کورد بیری لێ بکاتەوە. ئەویش ئەوەیە کە وەکو کتم ئەم هێرشەی کە ئیسرائیل کردوێتە سەر ئێران کە شتێکی کاتی و کورد ماوە ئەوانەیە، بەڵام لێکەوتەکانی سەرنجڕاکێشە ئەمە سازانێکی دوولانەیە بۆوەی کە ئاڵوگۆڕێک لە نێوان کۆماری ئیسلامی پێک بێ و کۆماری ئیسلامی وەکو خۆی بمێنێتەوە و ڕژیم نەگۆڕدرێ، بەڵام ببێ بە ڕژیمێک کە جێگای دڵخوازی ئەمریکا و ئیسرائیل و ئێرو ئەوەیە. واتە ئەمەی کە نەشەرقی و نەغەربی و بە ئیسرائیلی بە تونگە ئاوان دەخنکێنین و لە ناوی دەبن، ئەوە لاتێ و ڕژیمێک بمێنێتەوە. جا دەکرێت دانوستانێک کرابێ ساڵان دایان کورد کە دانوستانێک لەبەرگەڵ بەشێک لە سپای کراوە. ئێستا دەبینی نا خودی سپای پاسداران، سپای تیرۆریستی پاسداران بە تەواوی خەریکە تێدا دەچێت. کەواتە لەو نێوەیدا ئەگەری زۆرە و ڕوانگەی من ئەوەیە کە کۆماری ئیسلامی باڵی خامنەیی دانوستانی کردووە لەسەر چەندین بابەت. یەکێک لە بابەتەکان پێشترەوە بوو کە حیماس و حیزب الله و حەشتی شەعبی کە سەرەتانەکەن بۆ ئیسرائیل ئەوانە لاچن، بە شارەسەریش لاچوو. ئەوە کۆماری ئیسلامی ینی بە هەمان شێوە لە خودی تاران کابرای حەماسی و حەماسی ڕادستی ئیسرائیل کرد شتیان. ئێستا نۆرە گەیشتووەتە سپای تیرۆریستی پاسداران و ئەو کەسانەی کە لە سپای تیرۆریستی پاسداراندا باسی ئەوان دەکرد کە دەبێت هێرش بکرێتە سەر ئیسرائیل، بە هیچ شێوە سازانێکیان نەدەکرد، ینی باڵی تۆندڕەو. کەواتە ئەگەر ئەوانە تێدا بچن باڵێک ڕێگا خۆش دەکرێتەوە بۆ باڵێکی کە دەتوانن لەگەڵ کەش و هەوای ناودەوڵەتی بگونجێن. ئەوانە جاچی ئیسلاح تەڵەب بن، چ باڵی ئەو شەریعەت مەداریەکان و ئەو جەماعەتەی تر کە ئەو ڕوحانیەکان و خاتەمیەکان و موسەویەکان و کەڕوبەکان و جەماعەتێکی تر، بەڵام بەبێ سپایەکان، ینی سپای تیرۆریستی پاسداران کە لە لیستەی تیرۆریستدا بۆ خەریکە بە تەواوی هەڵدۆشێتەوە. ئەوانەی کە شارەزای پرسەکانی ئێرانێ بن دەزانن کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا 25 ساڵی ڕابردووشدا بە بەردەوامی ئەرتەش لە ئێران چەک کرابوو و تەواوی بەرپرسانی ئەرتەشیش ببوونە سپایی. بەڵام ئێستا ئەمڕۆ خامنەی لە یەکەم بڕیاری خۆیدا کابرایەکی ئەرتەشی لە جێگای سەرۆکی ستادی کولی نیروهای مسلحدانە. جا من بۆ کە قسەکانی خۆم زیاتر بتوانم هین بکەم، چاپخشانێکم کردووە بۆ کەسانی کە ئەمڕۆ کوژراون. یەکێک لەوانە داودی شەیخیانە. داودی شەیخیان فەرماندەی پەدافەندی هەوایی سپای پاسداران بووە. باشە، سپای پاسداران. داودی شێخیان فەرماندەی پەدافەندی هەوایی سپای پاسداران. دوو، محەممەدی باقری یا محەممەد حوسێنی ئەفشوردی کە سەرلەشکری سپای تیرۆریستی پاسدارانی انقلابی ئیسلامی بووە، دواتر بوو بە سەرۆکی ستادی یا یەکینەی گشتی هێزەکانی چەکداری کۆماری ئیسلامی ئێران. ئەمە دوو هەمین کەسیان کە ئەمە یەکێک لەو کەسانە بوو کە بەردەوامی باسی لە هێرشی بۆ سەر ئیسرائیل و لە ناوبردنی ئیسرائیل دەکرد. دووسێ هەمین کەس محەممەد مەهدی تەهرانیە، کابرایەکێک کە فیزیکزان بووە لە
وەکو سەرۆکی زانکۆی ئازادی ئیسلامی کاری دەکرد. ئەم کابرایەش لەباری نانۆفیزیک و هەڵسەنگاندنی کوانتۆنۆمی ئەوانەدا چالاکی هەبووە. مامۆستای زانکۆی فیزیکی یا کۆلێژی فیزیکی زانکۆی شەید بەهێشتی بووە. ئەم کابرایەش کابرایەکە کە سەر بە سوپای تیرۆریستی پاسداران بووە. کەسێکی تر بنی فەریدونی عەباسی دەوانیە کە ئەم کابرایە مهندسی هەستەیی و سیاسی ئێرانیە، نوێنەری کازرون و کوچنار بووە و ئەمەش سپاهیە. کەسێکی تر بنەوی غوڵام عەلی ڕەشید عەلی نور، ئەمەش کوژراوە. ئەم کابرایەش یەکێک لە فەرماندە بەرز و باڵاکانی سەربازی ئێران لە سپای تیرۆریستی پاسداراندا بووە کە وەکو فەرماندەی قەرارگای ناوەندی خاتەمولئەنبیا چالاکی کردووە. دانشیاری زانکۆی باڵای بەرگری نەتەوەیی بووە، هەیئەتی عیلمی زانکۆی ئیمام حوسێن بووە، پێشتر ینی جێگری کاروباری بەرگری دەبیرخانەی شورای عالی ئەمنیەتی میلی بووە. دواتر حوسێنی سەلامی سەرلەشکری سپای تیرۆریستی پاسداران بووە لە ساڵ 1992 تاویەوە هەتا 23 خۆرداد خاکە لێوە جۆزەردانی ئەم ساڵ لە سپای پاسداران وەکو فەرماندەی گشتی سپای تیرۆریستی پاسداران کاری کردووە. ئەو کەسانێک کە ئەمڕۆ لەم هێرشەدا لەو بەناو هێرشەدا تێدا چۆن تەواویان ئیسپای تیرۆریستی پاسدارانن. بڕۆ خوێندنەوەیان لەسەر بکەن لە گوگڵ لێر و لەوێ. تەواوی ئەو کەسانە لایەنگری هێرشکردنە سەر ئیسرائیل بوون، واتە ئەوانە لایانی نەسازانیان هەبوو لەگەڵ ئیسرائیل. ئەوانە دەیانکوت دەبێت شەڕ بکرێ. ئەوانە لایەنگری ئەوە بوون کە چۆکدا نەندرێ لە بەرابەر پرسی ناوکیدا. من کۆتای قسەکەم کورتی قسەکەم یانی کورتی کەمەوە ئەوەیە کۆماری ئیسلامی لەم سازانەدا کە کردویانە. پێشتر لە ڤیدیۆکدا باسم کردو کە خودی کۆماری ئیسلامی کوتی ئەمە 2 ساڵ لەمە بەر لەوەی کە ترامپ ببێتە سەرۆک کۆمار ئێمە لەگەڵ تیمەکەی دانیشتوین و دواتر ترامپ بە ڕەسمی نامەی بۆ ئێران ناردووە و ئێران بە ڕەسمی چۆ لە دانوستانەکانەوە دوایی نازانم هینی عەمان و ئەوەی کوڕی وەلیعهدی هینی عەرەبستانی سەعودی هەستان چوونە ئێران. تەواوی ئەوانە نامەکانیان سازانەکانیان دوایی خودی ترامپ بەستەی تایبەتی پێشنیارکردن خامنەی هێچنەوە کرد. تەواوی ئەوانە پێمان دەڵێ کە دانوستانێک لە ژێربەژێرەوە کراوە. ئەم دانوستانە بریتیە لە تێداچوونی سپای تیرۆریستی پاسداران، نەکە سپای تیرۆریستی پاسداران. چاولەکەن یەکێک لە بڵێن بژاردەی سەرەکی جێگرەوەبوونی خامنەی لە ئەگەری مردنی خامنەیدا مستەفای خامنەی بوو. بڕۆن چاولەکە نزان لە 1 ساڵی ڕابردوودا و بەتایبەتی لەو کاتێک کە دانوستانەکان هاتووەوە مستەفا خامنەی لە هیچ شوێنێک قسەی کردووە، لە هیچ شوێنێک لێدوانی داوە، لە هیچ شوێنێک ڤیدیۆی هەبووە نەیبووە. کەواتە سپای تیرۆریستی پاسداران بە پێی سازانێک کە لە نێوان ئێران، ئیسرائیل و ئەمریکا کراوە دەبێت تێدا بچێ، هەروەکو حیزب الله تێدا چوو، هەروەکو حەماس تێدا چوو، هەروەکو حەشتی شعبی تێدا چوو. چێ بڕیاری دەکردەوە حەشتی شعبێک کە لە سلێمانی داهات کوڕە کوردی دەگرتن بە ئەندام و پوڵی دەدانەیە دەیکردنە چەکداری خۆی لە پڕەکە و کشومات بێ؟ چێ بڕوای دەکرد حیزب الله لە پڕەکە و کشومات بێ؟ چێ بڕوای دەکرد حەماس لە پڕەکە و کشومات بێ؟ من ساڵی 1382 هەتاوی کە لە تاران خالید مەشعەلم بینی و قسە دەکرد، من بە پێی قسەکردن و بە پێی لێدوانێ و بە پێی هەڵوێستەکانی قەت ئەو ڕۆژەم نەدەبینی کە ئەمڕۆ تێدان. کێ دەیبینی کە ئیسرائیل بە هەمان شێوە بەڕاحەتی لە غەزەی کەرتی غەزەی بڕاتە پێشەوە و ئیتر ئەم پرۆسەی شارێکساز و شتێ جێبەجێکە. بۆیە دانوستان کراوە. دانوستانەکەش بۆچی کراوە؟ بە پێی پرۆسەی یا بە پێی ڕوانگەی سیستمی کۆماری ئیسلامی گەیشتە شوێنێک 2 ڕێگای زیاتر لەبەر نییە. یا دەبێت دەکرێت بڵێن 3 ڕێگا، یا دەبێت تێدا بچێ، یا دەبێت گۆڕانکاری لە خۆیدا ببینێ، دەبێت بە کوڕی شمالی کوریای باکوور. کۆماری ئیسلامی نەیتوانی و ناتوانێت بێ بە کوریای باکوور. بۆچی؟ هۆکارەکان ڕوونە، ئەو پێگە جۆغرافیایی کە تێدایە، ئەو پێکهاتە نەتەوەیی کە لە ئێرانەدایە 7 نەتەوەی تێدایە و ئەو نەتەوانە ناڕازین، یەکدەست نین
کوردە بەلوچە تورکەکان تا ئاستێکی زۆر ئەو لوڕەکان کەسا لە کورجیا بوونەوە تورکەمەنەکانن گیلەکەکانن بەلوچەکانن ئەو پێکهاتەیە تێدایە دوایە ئەوەی کە ئێران تەواوی شتێکی پەیوەستە بە نەوتەوە دوایە ئەوەی کە رووسیە من پێشترش باسم کردووە کە رووسیە چۆنە بۆیە کۆماری ئیسلامی ناتوانێت ببێ بە کوریای باکوور کەواتە پێشی خۆش نییە لە ناو بچێ لە ڕاستیدا وەکو پێشتر لە ڤیدیۆکان باسم تۆ لە یوتیوبەکەم داهان سعودیەش نایهەوێ ئێران لە ناو بچێ تورکیەش نایهەوێ لە ناو بچێ ئیسرائیلیش نایهەوێت لە ناو بچێ بۆچی تورکیە نایهەوێت چون تورکیە بۆ خۆی پرسی کوردیە تورکیە حەوت نەتەوەی تێدا پێم وابێ یا هەشتن سعودیە کێشەی هینەکانی هەیە عەرەبە شیعەکانی هەیە ئەوانە هەر کاتێک ڕازی بن کە کۆماری ئیسلامی لە ناو بچێدا بەش ببێ کەواتە دەبێ خۆشیان لەو دۆخەدا ببینەوە ئیسرائیل ئەگەر کۆماری ئیسلامی نەمێنێ ناتەنیاهو بەچی لەسەر کار دەمێنێ بەچی گوشار بۆ عەرەبەکان دێنێ بەچی تەرحی داود جێبەجێ دەکات تەرحی ئەبراهام بۆیە کۆماری ئیسلامی یەک ڕێگای لە بەردەماوەتەوە تێدابردنی ئەو کەسانەی کە لایەنگری هێرش بەسەر ئیسرائیل لایەنگری تونداژۆیی لایەنگری بە چەکیناوکی بوون خاوەنی چەکیناوکی بوون کە ئەمە لە قسەکانی زیبا کەلام دابینیمان لە قسەکانی دوێنێ پێری حەسەنی ڕوحانی دابینیمان لە قسەکانی چەند ساڵ ڕابردووی خاتەمی دابینیمان هین ئەحمەدی نژادی دابینیمان و زۆرێک لە پسپۆڕەکانیان کە ئیتر ئەمڕۆکانێ بە ڕاشکایی قسە دەکەن متەهەریەکان و شەریعەت مەدارەکانەوانش بۆیە لە ئەنجامدا کۆماری ئیسلامی پێویستی بە ئەم هێڕشەی ئێستا هەیە و لەم هێڕشەشدا ئاخر کورد دەبێت بیر لەوە بکاتەوە بڵێ باشە چۆن ینی لە یەک هێرشیە کاتژمێریدا لە پڕێکی پێنجدانە لە باڵاترین فەرماندەست نیزامیەکانی کۆماری ئیسلامی سپای ترۆریستی پاسەڕەن تێدا چوون جا بۆچی من دەڵێم کوردی جان دایبنە ڕوانگەکەی من 1990 هەڵەیە 101 لەوانەیە دروست بێ باشە ئەو 101 بریتیە لەوە کە کۆماری ئیسلامی سازاوە بڕێک نەرمونیانی دەدا بەخۆی بڕێکیش مافی کوردوەوانە دەدا کە کوردی فەرهەنگی ئەو ڕۆژانە دەیبینین کوردی هەڵپەرچێ لە بانای کوردی ڕێوڕەسمی هەژارگرتن کوردی هەڵپەرچێ نە کوردێکی جا خودی ئەو پرسەژەگە دوو ڕۆژ کە بێنە ناو کورد بە بیانی هەورامی و سۆرانی ئەوانە وامان لێک دەترازێنن نەبێتەوە دەیدەڵم باشە وەرن پرسی زمانی کوردی لێر دەیکەنە هەورامی لێ دەیکەنەوە لێ دەیکەنەوە لێر دەیکەنەوە کەرمانجی کەلۆڕی ها لێکماندا دەبڕێنن وردە ئەو مەترسێرەکێکێتی بەڵام کوردی جان هیوادارم بەدڵی تۆ بێ و ئیسرائیل هێڕشی کرد بێ هێڕش بکاتەوە کۆماری ئیسلامی بەرەو شەڕ بچێت تێدا بچێ و خلاص ببێ بەڵام ئەگەر وان هەبوو و لەو لایە سازان هەبوو و تەمەنی کۆماری ئیسلامی درێژ ببووەوە تۆ بەرنامەت چییە دەتەوێت چۆن خەبات بکەیت ئەو پرسیارەکەی ئەگەر ئەو ڕەشبینەیە من دروست بوو کۆماری ئیسلامی لەگەڵ ئیسرائیل سازا بوو ئەتوێکی کە ئەمڕۆکانی هەر لێ ئەلێرەدا ئاڵای ئیسرائیلت هەڵگرتووە و ڕای دەشەکێنی و ئاڵای کوردستانەکەی خۆت لەبیر چۆتەوە و پێت وایە بۆ خۆت خەباتت بۆ ناکردە بە ئیسرائیل بۆت بکا بۆ خۆت کۆمار ڕژیمت بۆ ناڕوخێنە بە ئیسرائیل بۆت بڕوخێنێ بۆ خۆت ناتوانێ مافی خۆت وەرگیرە بە ئیسرائیل بۆت وەرگرێ ئەگەر سپێنە چاوی ڕۆژتکاڵ بۆ دەکەی هیوادارم بیرێک لە قسانم بکەنەوە کاتێکی شات